لەم پەیپەرەکە پەیپەری شێوازەکانی تەرخانکردنی کورسیە لە بۆ پێگاتەنەتەوەی ئاینەکان لە هەرێمی کوردستاندا خەلەلێک هەیە لە ئیجراعات و لەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر بۆ دەرچوونی پاڵێوراوانی ئەو پێگاتەنەتەوەی ئاینیان لە هەرێمی کوردستانە لە خولەکانی پێشوە. ئێمە لە دوای مشت و ماڵ و تاوتۆکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەموو ئەو یاسانەی پەیوەندیدارن بەو بوارە ئێمە گەیشتونەتەوەی کە پێپەرێکی سیاسەتە گشتەکان ئامادە بکەین تایبەت بەو مەسەلەیە و ئەمانەوێت لە هەرێمی کوردستاندا پێگاتەنەتەوەی ئاینەکان کورسی ئەو کورسی 11 کورسی کە بۆیان تەرخان کراوە ئەو 11 کورسی هەر بمێنێتەوە، بەڵام بە ئیجراعات و بەڕێکارێکا بڕوات نوێنەرێکی ڕاستەقینە هی ئەو پێگاتەنەتەوەی ئاینانە بڕواتە ناو پەرلەمانی کوردستانەوە کە بتوانێت داکۆکی لە ماف و لە بەرژەوەندیەکانی ئەو پێگاتەنەتەوەی ئاینانە بکە. و لەم پەیپەرە ئێمە سێ ئەڵتەرناتیڤ بۆ ڕێگە چارەمان خستۆتە ڕوو کە یەکێک لەوانە ئەوەیە کە ئەمانەوێت ئەو ئیجراعاتانەی کە ئەکرێت بۆ هەڵبژاردننی پێگاتەنەتەوەی ئاینەکان بە تەواوەتی جا ببێت لە ئەو هەڵبژاردنەی کە بۆ پێگاتەی زۆرینە ئەکرێت کە کوردوە دەنگدەری کورد دەنگ نەدات بۆ پاڵێوراوانی پێگاتەنەتەوەی ئاینەکان بۆ ئەوی تاسیر نەکاتە سەر ئەو ئەنجامەی کە لە دواییە پاڵێوراوێک ئەبێ بە نوێنەری ئەو پێگاتەنەتەوەی ئاینەکە، جگەر لەوەی کە ڕێگەچارەیەکی ترمان ئەوەیە کە ئەو ناوچانەی کە پێگاتەنەتەوەی ئاینەکانی لە هەرێمی کوردستاندا تیادا زۆرن ئەکرێت کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کار بکات بۆ داڕشتنەوەی بازنەی هەڵبژاردن بۆ ئەوان بۆ ئەوی لەویادا زۆری نەبن و بتوانن ئەگەر لە حکمی محلیا بێت یاخود ئەگەر بۆ هەڵبژاردننی نوێنەریش بێ بۆ دەسەڵاتی یاسادانن و پەرلەمان ئەوان دەربچن. و شێوازێکی تریش هەیە کە شێوازی کۆتای ئافرەتانە کە ئێمە خسمانەتە ڕوو لەم پەیپەرەیە، بەڵام شێوازێکە کە پێگاتەنەتەوەی ئاینەکان لەگەڵ لیستی ئەحزابی کوردیە حیزبە کوردیەکانە ئەو ساکە نوێنەریان ئەبێ کە ئێمە ئەیخینە بەردەمی یاسادانەری کورد. یاسادانەری کورد ئازادە لەوەی کە کام لەم ڕێگە چارە ئەڵتەرناتیڤانە هەڵە بشێرێ ئەوەی لەسەر ئێمە وەکو پەیمانگای کوردی بۆ بژاردن ئێمە کەرەسەکە خینە بەردەمیان ئەوان دوایی لەو کەرەسەیە چی دروست دەکەن ئازادن لەوە و